Kerkük'te ikinci bir bayrağın asılmasını kesinlikle yanlış buluyorum. لە دوای لێدوانەکانی سەرۆک کۆمار و سەرۆک وەزیران و بەرپرسانی دیکەی تورکیا سەبارەت بە هەڵکردنی ئاڵای کوردستان لە سەردام و دەستگا فەرمیەکانی کەرکووک پێکەتەکانی شارەکە دەستێوەردانی دەرەکی لە کاروباری کەرکووک ڕەت دەکەنەوە و جەخت لە چارەسەری نێوخۆیی کێشەکان دەکەنەوە. تصريح السيد حيدر العبادي رئيس الوزراء وكان رأيا متوازنا. وتەکانی سەرۆک وەزیرانی عێراق شتێکی باش بوو بۆ هێورکردنەوەی شەقام. بۆیە ئێمە وەکو عەرەب پێمان وایە دەبێت خۆمان لە نێو خۆماندا کێشەکان چارەسەر بکەین نەک کەسی تر. کێ هەیە وڵاتی خۆی خۆش بێت و بێوێت وڵاتانی تر دەزوەر بدەنە کاروباری وڵاتەکەیەوە؟ منذ البداية إنه ما حدث هو ئێمە لە سەرەتاوە ویستمان کێشەکانمان لە نێوان خۆماندا بەڕاوێز چارەسەر بکەین و داواکاریەکانمان ڕەت کرایەوە. ئێمە لەگەڵ دەستێوەردانی دەرەکی نین، بەڵام کە نەمانتوانی کێشەکانی خۆمان چارەسەر بکەین ئەوە وڵاتان دەزوەر دەدەنە کاروبارمان. إلى مرحلة تدخل الأجنبي في المنطقة ونحن مع حل المشكلة وطنيا. لە دوای بڕیاری هەڵکردنی ئاڵای کوردستان لە سەردام و دەستگا فەرمیەکانی شاری کەرکووک تورکیا زۆرترین کاردانەوەی دژی بڕیارەکە هەبووە و سەرۆکی فراکسیۆنی یەکێتیش لە پەرلەمانی عێراق دەڵێت بە یەک ریزی و تەبایی لە کەرکووک کێشەکان چارەسەر دەبن و لێدوانە جیاوازە دەرەکیەکانیش کاریگەری لەسەر کەرکووک نابێت. ئێمە خۆمان وەکو باسییان کرد دەستور جێبەجێکەین یاسا جێبەجێکەین دەستور هەموو حەقێکی داوە بەم شارە بەڵام بە پێکەوە ژیان ئێمە نامانەوێت سیاسەتی ئەمری واقع لەم شارە فەرزکەین بەبێ هەموو پێکاتە ئەساسیەکانی ئەم شارە و لێرەش دووبارەیەکەینەوە ئەو قسە و تەهدیدانەی کە لە دەرەوەی حدودەوە بۆمان دێ بەلای کەرکووکیەکانەوە هیچ گرنگ نییە. کەرکووک وەکو شارێکی کێشە لەسەر بەردەوام لە ململانێ سیاسیەکانی نێوان پێکاتە جیاوازەکانی عێراقدا پشکی شێری بەرکەوتووە و بڕیارەکە ئەنجومەنی پارێزگاش بۆ هەڵکردنی ئاڵای کوردستان ئاڵۆزیەکانی زیاتر کرد چونکە لایەنەکانی عێراق و وڵاتانی دراوسێش نایانەوێت ئایندەی و شارە لە بەرژەوەندی کورد یەکلایی ببێتەوە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.